گەرمەگەشتنین سلایمەتان پێشکەش بینەرانی تلوزیۆنی ڕۆژهەڵات لە درێژەی زیندرە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕەبەندان ئەم جارەش گەڕانەوەلاتان و میوانداری بەڕێز بەختیار ئەلیار نوێنەری کۆمەڵا لە کۆنگرەی نێتەوەکانی ئێرانی فدراڵمان کردووە. بەخێر بێت کاک بەختیار بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ ستافی ڕۆژهەڵات تێویش. سەرەتا پێم خۆشە پیرۆزباییەک لە هەموو جەماوەری خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بکەم بە بۆنەی 26 ڕەبەندانەوە هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە و لە هەموو لایەنگرانی کۆمەڵە لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان. هیوادارم ساڵی داهاتوو 26 ڕەبەندان لە کوردستانی ڕۆژهەڵات بەیەکەوە جێژن بکرێت. زۆر سپاس. سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ دەکەم پەیوەندی کۆمەڵە لە سەرەتاوە لەگەڵ نەتەوەکانی غێرە فارس لە ئێراندا چۆن بووە؟ دیارە ئێمە هەر لە سەرەتای قیامەوە و لە ساڵی 57ەوە پێشتر لەوەشەوە پەیوەندیەکی گەرموگوڕمان لەگەڵ زۆربەی نەتەوەکانی ئێران بووە. بۆ نمونە مەسەلەی تورکەمەن سەحرا و مەسەلەی تورکەمەنەکان و ئەو کوشتارێک کە لەوێکرا کۆمەڵە هەرە و کاتیش یارمەتی زۆر تێر و تەسەلی بۆ ناردنەوە کۆمەکی پێکردن و بەهانایەنەوە چوو وەوەکی دیکەش کۆمەڵە وەک هێزێکی جەماوەری لە کوردستانی ڕۆژهەڵات لە توولی ئەم 30 ساڵی ڕابردوو 6 ساڵی ڕابردوودا توانیوێتی هەمیشە بەستەرێکی مناسب بێ بۆ کۆکردنەوەی خواستی هەموو نەتەوەکانی ئێران لەوانە ئەو زمانی کە لە کوردستانی ڕۆژهەڵات بوو هەموو هێزە چەپەکان کە لە ئەنوا و ئەقسامی نەتەوەکانی جیاوازی تێدا بووە تێدا ئەندام بوون هەمیشە کوردستان بۆیان داڵدەدەرێکی باش بووە هەمیشە تێدا توانیویانە کاری سیاسی خۆیان بەڕێوە بەرن و وەک شوێنێک بتوانن ئیستفادەی لێ بکەن و لێوێ ڕاکارەکانی خۆیان ڕێک بکەن. لەبەرەوە کۆمەڵە هەمیشە وەک چۆن بڵێم وەک هێزێک کە هەمیشە پشتیوانی مەسلەی نەتەوەیی بووە و مەسلەی تعینی چارەنووس بووە لە ئێراندا هەمیشە پشتیوانی مەسلەی نەتەوەیی بووە لە ئێراندا و ئەو خواستی بووە پەیوەندیەکی مناسیبیشی بووە هەتا هاتووە و گەیشتۆتە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ و لەو دمێژرا هەتا ئێستا ئەو پەیوەندیە بەردەوام بوو. ئێوە وتەبێژی ئەم ڕێکخراوە کۆنگرەی نێتەوەکانی ئێرانی فدراڵمان بۆ پێناسە بکە دواتر کۆمەڵە چ دەورێک دەگێڕێت لەو ڕێکخراوەدا؟ کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ 12 ساڵ لەو پێش لە نێوان چەند حیزبێکی ئۆپۆزیسیۆنی نەتەوەیی لە ئێراندا ساز بووە دەستیاندا ئەم کارە کە کۆمەڵەیەکێک لەوانە بوو کە لەمانە عەرەبە و تورکە و بەلوچ تورکی ئازەریە و بەلوچە و تورکەمەنە و کوردە و لوڕە و هەمووی ئەوانە تێدا بەشدارن و پێکەوە ڕێکخراوێکیان ساز کردو بە نێوی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ کە داوای ئێرانێکی فێدراڵ دەکات لە داهاتوودا و داوای حاکمیەتێکی فێدراڵ دەکات بۆ داهاتووی ئێران. لە تەواوی تو لێو چەند ساڵەدا حەولمان داوە کە بەربڵاوتر بین و بتوانین خەڵکی دیکەشی پێپەیوەست بکەین بەم ڕێکخراوەیە و تا ئێستا شتیدا سەرکەوتوو بووین تا حدودێک. تەبیعەتەن کۆمەڵە وەک حیزبێکی جێپەنجە دیار لە نێو کوردستانی ڕۆژهەڵاتدا لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا هەروایە و بە تەباییەوە لە نێو کۆنگرەی نەتەوەکانیشدا هەروایە و جزووی هێزهای سەرەکیە لە نێو کۆنگرەی نەتەوەکانیشدا و دەوری نەخشی کاریگەری دەبێت بۆ بوویەتی. کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ داوای ئێرانێکی فێدراڵی سێکۆلار دەکات داهاتوو بۆ سیستمی سیاسی داهاتووی ئێران ئێرانێکی فێدراڵ خوازیاری ئێرانێکی فێدراڵە فێدرالیزمی ملی جۆغرافیایی ئێمە پێشنیار دەکەین بۆ ئەم مەبەستە. بۆچی وایە و کۆنگرەی نەتەوەکان بۆچی فێدرالیزمی ملی جۆغرافیایی هەڵدەبژێرەوە پێی وایە چاکترین گزینە بۆ داهاتووی سیاسی ئێران و بۆ دابەشکردنی قودرەت بەکاردێ لە ئێراندا ئەوەیە دەلیلەکەی. یەکانەوەیە کە ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە فرەچەشنە فرە فەرهەنگە و نەتەوەکانی جۆرا و جۆر تێیدا بڵاو بوونەتەوە لە مەناتقی مختلفی جۆغرافیاییدا و هەر کامەی بۆ خۆی ساحەبی کولتور فەرهەنگ و ڕابردوو تا تاریخی خۆیەتی. بۆ نمونە مەسەلەن کوردستان چاو لێ بکەی یەک زمان قسە دەکا ساحەبی یەک ڕابردووە یەک تاریخی هەیە کولتوری تقریبان کولتورێکی هاوبەشە لە کرماشان و ئیلام ڕاهەتا خۆی و سەلماس تقریبان یەک کولتوری مشخصیان هەیە و زمانەکەشیان زمانی کوردیە جا بەزاراوەی جۆرا و جۆر قسەی پێ دەکرێت. ئێمە پێمان وایە کە داهاتووی سیاسی ئێران لەگەڵەوەی
کە دەبێ تەقسیمی قودرەت بکرێ بۆ منتەقەکانی جۆرا و جۆری جوغرافیایی لە ئێراندا لە هەمان کاتدا ئەو مناتقە بتوانن پارلەمانی خۆیان بێ و حکوومەتی خۆیان بێ و بتوان خۆ بەڕێوەبەریەک بکرێت لە مناتقی مختلفی جوغرافیایی کوردستانی ئێراندا بەڕێوە بچێت. ئەمە لە پەیوەندا دەبێت ئەم حکوومەتە لەگەڵ حکوومەتی مەرکەزی تەبیعەتەن کۆمەڵێک لەو مەسائلی بەڕێوەبردننی وڵات کە مربوطە بە گشتی و بە عمومی ئێران بۆ نمونە ئارتەش بۆ نمونە بانک بۆ نمونە وەزارەتی خارجە و پەیوەندی لەگەڵ دەرەوەی وڵات و ئەوانە هەمووی پەیوەندی دەبێتەوە بە حکوومەتی مەرکەزی کە حکوومەتی مەرکەزیش هاوبەش پێک دێ لە نێو هەموو نەتەوەکانی ئێراندا و بە هاوبەشی حاکمیت پێک دێن. ئەمە تەبیعەتەن لە داهاتوو ئێراندا دموکراسی بخۆی بە تعریفی دموکراسی ئەوەی دموکراسی مستەقیمی زۆری نەوکەمینەی پێدەڵێن ناتوانێت دموکراسیەکی ڕاستەقینە بێەوە دەنگ دەرەوەی ینی ڕنگدانەوەی تەواوی نەتەوەکانی ئێران لە حاکمیەتی داهاتوودا ببین. دموکراسیەکی تاوافقی مەوردی نەزەری کۆنگرە نەتەوەکانە لە داهاتووی ئێرانیشدا هەرچەند ئەمەش زیاد بکەم ئەگەر نەتەوەکانی ئێران سەرجەم پێکەوە حسێب بکەیت مەبەستم نەتەوە غەیرە فارسەکانە نزیکەی 60% جەمیەتی ئێران پێک دێن و دەتوانن ئەکسەریەتیش بن. بەڵام بە هەمووی ئەوانەوە بۆی کە نەتەوەیەکی تایبەت نەکەوێتە پراوێزەوە و کۆنگرە نەتەوەکانیش لە ئەسڵ و ئەساسی خۆیدا کێشەیەکی تایبەتی لەگەڵ نەتەوەیەکی تایبەت نییە کە ئەویش ئیستفادەی لێکراوە بۆ دەستگای حاکمیەت واتە حاکمیەت هەمیشە ئیستفادەی لە فارسەکان کرد لە زمانی فارسی کردو بۆ مۆنۆپۆلکردنی دەسەڵات و بۆ ئاسەمیلەکردنی بەقەی زمان و کولتور و فەرهەنگەکان. بەڵام ئەگەر بمێرە مستەقیم باسیەوە بکەم و بێمە سەر و بابەتاویژەوە ئێمە دموکراسیەکی تاوافقیمان دەبێت کە تاوافقێکی گشتگیر بێ لە نێو هەموو نەتەوەکانی ئێراندا هەمویان بتوانن تێیدا سەهیم بن هەمویان بتوانن تێیدا ساحەبی دەسەڵات بن ڕنگدانەوەی هەموو فەرهەنگ و کولتور و زمان و سیاسەتی هەموو نەتەوەکان ببێ بە هاوبەش ئێرانێکی بەدەسەڵات ساز دەکرێت. هاوکات کۆنگرە نەتەوەکانی ئێرانی فەدرال پێشی وایە ئەگەر لە ئێران بە شێوازێکی دروست منطقی دموکراتیک و لە عینی حاڵدا بە لە بەرچاوگرتنی تەواوی جۆرا و جۆریەکان و ئەم هەمە ڕەنگیەی ئەم موزاییکەی کە لە ئێراندایە ئەگەر ئەوە لە داهاتووی دەسەڵاتی ئێراندا نەچەسبێ ئەمە ئێران تەبیعەتەن ڕووی دموکراسی بەخۆیەوە نابینەوە دموکراسیەکی ڕاستەقینە نییە وەلەو کاتدایە کە تەبیعەتەن ئێران بەرەو لێکترازان و لێکهەڵوەشانێکی گشتی دەڕوە و لە واقعیەتدا ئەوەی پێی دەڵێن تەجزیە ئێران ئەو کات محتەملترە. دەنا منێکی کورد یا بلەخرا هەرکەس ئارەز و ئالامێکی یەکەم بۆ دواترە بەڵام منێکی کورد ئەوی بەلوج ئەوی تورک ئەگەر هەموو خواستەکانی لە ئێرانێکی دموکراتیکدا دۆزیەوە و خۆی بە هاوبەشدی لە دەسەڵاتدا خۆی هاوبەشدی لە حاکمیەتدا خۆی هاوبەشدی لە تەقسیمی اقتصاد تەقسیمی بودجەدا خۆی هاوبەشدی لە اقتصادێکی هاوبەش لە نێو ئێراندا زۆر تەبیعیە کە ئێران و ئەم دەسەڵاتە تەبیعەتەن تەرجیح دەدا بەسەر جیابوونەوە و ئەم کێشە و قرانە. ئەمە وەکخۆ بۆ هەموو ئێمەوە کورد بە هەمومان ئارەزووە بەڵام کە بلەخرە وڵاتێکی مستەقیلمان بێ بۆ خۆمان بەڵام ئێستا ئەم کۆمەڵە حیزبەی کە لە کۆنگرە نەتەوەکانی ئێرانی فەدرال کۆبوونەتەوە و دوو حیزبی کوردیشی تێدا بەشدارە هەروەک باسم کرد ئەمە خواستی ئێستای ئێمەیە ئێرانێکی فێدرالی فدرالیزمی ملی جغرافیایی ئێرانێکی فدرالی سێکولاری دموکراتیک کە هەمومان بە هاوبەش تێدا بتوانین بژین و ژیان بکەین. چ پلان و بەرنامەیەکتان هەیە بۆ ڕێکخراوەیە؟ ئایا کۆمەڵا دەتوانێت هێزی بزوێنەری نەتەوەکانی دیکەی ئێران بێت بۆ خەباتی هەرچی زیاتر دژی کۆماری ئیسلامی؟ بە دڵنیاییەوە وایە کۆمەڵا هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەتا ئێستا هێزێکی بزوێنەر بووە هێزێکی داهێنەر بووە و هەمیشە توانیوێتی نەواوەری و خۆڵقێنەر بێ بۆ بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان و بە تەبعیەوە بۆ ئێرانیش هەمیشە تاثیرگوزاری زۆر جدی لەسەر چەپی باڵی چەپی بزوتنەوەی ئێران بووە و هەتا ئێستاشی لەگەڵ بێ لەسەر باقی نەتەوەکانی دیکەی ئێرانی شەروایە هەمیشە کۆمەڵە و باقی هێزەکانی دیکەی کوردستانی ڕۆژهەڵات وە کولی بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات
وەک هێمایەک چاوی لێ دەکرێت لەلایەن نەتەوەکانی دیکە وەک پێناسەیەک بۆ خۆیان چاوی لێ دەکەن. ئێمە لە توولی ئەم چەند ساڵی ڕابردوودا کە کارمان کردو لەگەڵ کۆنگرەی نەتەوەکان هەمیشە هەوڵیان داوە دیارەوە خۆشی خۆشحالیە بۆ هەمووی ئێمە هەوڵیان داوە ئاستی حیزبەکانی خۆیان ئاستی ڕێکخراوەکانی خۆیان ئاستی بزوتنەوەکەی خۆیان و ئاستی ئاگاداری سیاسی نەتەوەکانی خۆیان بگەێنە ئاستێکی کە کورد هەیەی و ئەو تاثیرگوزاریە کە هێزێکی وە کۆمەڵە لەسەر کۆمەلگاکەی خۆی بوویەتی هەتا ئێستا بە دڵنیایی و کاتێک کە تۆ ئەم تاثیرگوزاریە ڕۆحیەت لەسەر ئەحزابێک بوو لەسەر جەریاناتێک بوو دەتوانین تاثیرگوزاری سیاسیشت لەسەریان ببێ سەرڕای هەمووی ئەوانەیە ئەمە بخۆمان وەک حیزبیش باوەڕمەندین بەوەی کە دەبێت تاسیرمان بێ لەسەر باقی نەتەوەکان و خواستەکانی ئێمە پەرە بستێنێ بۆ هەموو ئێران و بۆ هەموو نەتەوەکانی تری ئێران بەڵێ تاسیرگوزاری زۆر جددی بووە دەتوانێت تاسیرگوزاری زۆر جددی تریشی ببێ تەبیعەتەن بەهێزبوونی هەرچی زیاتری کۆمەڵە و بەهێزبوونی بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت کاریگەرتر بێ لەوەدا هەر هێزی نەتەوەکان نییە کە کۆمەڵە دەتوانێت تێدا نەخش بجێڕێ و کۆمەڵە دەتوانێت تێدا تاسیرگوزار بێ هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەموو ئۆپۆزیسیۆنێکی کە دژ بە کۆماری ئیسلامی خەریکی چالاکین دیارە بە پێی سەنگی خۆیان یەکێک زیاتر یەکێک کەمتر چاوێکیان لە بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و تەبیعەتەن بە دەرەجەی ئەوەڵ لە کۆمەڵە و لە ڕاهبەریەکەی کۆمەڵە کە چ خەتێکیان دەبێت چنەوە سیاسەتێک دەگرن هەڵس و کەوتیان چۆن ناو چۆن دەبێت هێزی خۆیان چۆن هەڵس و کەوت پێ دەکەن و هەمووی ئەوانە ئەمە لە ئاستێکی سەراسەریشدا ڕەنگ دەداتەوە هەم بۆ هێزە چەپەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران و هەم تاڕادەیەک بۆ هەموو هێزەکانی دیکە تاسیرگوزارە کۆمەڵە و نەخشی کۆمەڵە لە بزوتنەوەی سەراسەری ئێراندا لە نەتەوەکانداوە تەبیعەتەن لەسەر بزوتنەوەی کوردستانیش سپاس بۆ بەشداریکردن هەر بژین جارێکی دیکە پیرۆزبایی 26 ڕەبەندان لە ئێوە و لە هەموو خەڵکی کوردستان و لە هەموو کادر و ئەندامەکانی کۆمەڵە و لایەنگرانی کۆمەڵە و بنەماڵی شەیدان دەکەم زۆر سپاس بۆیەوە بەڵە بەڕێزان بەم شێوەیەش ئەم بەرنامەتان پێشکەشکرا تا دیدارێکی دیکە و چاپێکەوتنێکی دیکە ماڵاوە